بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت لە نێو پێشانگای مێدیکۆ کە یەکەم پێشانگایە با قەبارەیەکی وا گەورە لە هەرێمی کوردستان و عێراق دەکرێتەوە. لەم پێشانگایە زیاتر لە 150 کۆمپانیای پزیشکی نێوخۆی بیانی ئامادەن کە لە وڵاتانی ئەمریکا، هەنگاریا، ئوردن، قەتەر، سعودیا، پۆرتوگال و تورکیاوە هاتن. من لەم پێشانگایە گەڕانێک دەکەم دەسمە لێ لای تەواوی ئەو کۆمپانیانە ئەو داهێنانەی کە لێرە خراونەتەڕۆ. هەروەها دەمەوێت لەگەڵ ئەو ڕۆبۆتە قسە بکەم کە بە خێراتنی لە سەرۆکوەزیران مەسرور بارزانی کرد. دەمەوێت ئەو داهێنانانەی کە لەم پێشانگایە خراونەتە ڕوو بۆ ئێوەی بخەمە ڕوو. هەروەها پێتان پیشان بدەم کە لەم پێشانگایە شتێکی جیاواز هەیە لەگەڵم بن. Hello, Medico. Hello, welcome to Medico. This is Medico Robot. How may I help you? Okay, Medico, tell me about your meeting with Prime Minister Masroor Barzani. Yes, I was pleased to meet Masroor Barzani, the Prime Minister of the Kurdistan region, and we shook hands warmly. He is a very caring Prime Minister and takes responsibility for the problems. The Prime Minister attaches great importance to the health sector, and since he took office as Prime Minister, the health sector has improved greatly. Okay, thank you so much. بەڵێ ئەوەی بینیتان قسەکانی ئەو ڕۆبۆتە بوو دەربارەی دیدارەکەی لەگەڵ سەرۆکوەزیران مەسرور بارزانی کە باسی لەوە کرد. سەرۆک مەسرور بارزانی هاتێرە من تۆقەیەکی گەرمم لەگەڵی کرد. هەروەها باس لەوە دەکا کە سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەو ماوەیە کە بۆتە سەرۆکوەزیران و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانی گرتووە خزمەتێکی زۆری لە بواری سێکتەری تەندروستی کردووە. سێکتەری تەندروستی لە هەرێمی کوردستان پێشکەوتنێکی زۆری بەخۆیەوە بینیوە. لەگەڵم بن من دەست بە گەڕانەکەم دەکەم ئەو داهێنانانەی کە لێرە هەن بۆ ئەوەی دەخەمەڕۆ هەروە ئەو کۆمپانیانەی کە لێرە بەشدارن بەیەکەوە سەردانیان دەکەین و ئەو شتا جیاوازانەی کە لێرە هەن بۆ ئەوەی دەخینە ڕوو لەگەڵم بن. بەڵێ وەکو باسمان کرد هەلە پێشانگای کە هات مۆژور دەست بە گەڕانەکەم دەکەم. وەکو باسم کرد لێرە ژمارەیەکی زۆری کۆمپانی بەشدارن جگەلەوەش کۆمەڵێک لەو تاقیگە دیارانەی کە لاولێر هەن لێرە پشکنینی خۆڕایی بۆ سەردانیکەران دەکەن. من جیالەوەی دەمەوێت باسیۆتان بۆ بکەم کە لێرە ژمارێکی زۆری کۆمپانی هەن ڕاستەخۆ دەمەوێت سەردانیەوە تاقیگانە بکەم کە لێرە هەن و پشکنینی خۆڕایی بۆ سەردانیکەران دەکەن. هەر لێرە لە پشکنینی دانەوە دەست پێ دەکەم ڕاستەخۆ دەچمە لایەن لەگەڵم بن. ببورن تخوا بورە کاکتۆر سلااوت لێبێ سەفین کوردۆمە لە پایتەخت میدیاوە هاتم دەبێ باسی و شوێنی خۆتمان و کە لێرە پشکنینی چی دەکەن و چه خزمەت گوزاریەک پێشکەشی سەردانیکەرانتان دەکەن. من دکتۆر جێگر کۆیمە پزیشکی زانی شارەزا. ئێمە وەکو سنتەری باید لێرە ئامادەینە. یەکەم شت کە بۆ ئامادەبانی بکەین پشکنینی بە خۆڕاییە کە لێرە بۆیان دەکەین کە زیاتر لە 2000 کەس سەردانی کردین زیاتر لە 700 پشکنینی خۆڕاییمان کردیە و شتێکی تر زیاتر لە 700 دیاری واتە دیسکاونتمان دایتەوە و ئامادەبووان کە لە 100 بۆ 180 دیسکاونتیان هەبووە کە سەردانمان بکەنەوە پاشان لە عیادە. بێجگەلەوە چار سپیکردنەوەی ددان بە لێزەر بە خۆڕایی داتمانە ئامادەبووان. چ کێشی هەیە بۆ برادرە؟ برادرە بەخێر بن ئەو برادرە کێشەی شوشتنی ددانی هەیە ددانەکانی زۆر کەس و پەلەیان هەیە و دەبی ڕاستکردنەوەی ددانیش لە ددانەکانی ئەنجام بداتن. دەستەکان بەڵێ لەگەڵم بن هەردەچمەوە تاقیگەی تەنیشتیان بزانام لەوێن دەرچ خزمەت گوزاریەک پێشکەش دەکەن. لێرە ڕاوێژی خۆراکی هەیە دەسمەلایەن بۆی بزانم لێرە چ خزمەت گوزاریەک پێشکەش سەردانیکەران دەکەن. دکتۆرە سڵاوت لێبێتن ببورە لێرە چ خزمەت گوزاریەک پێشکەشی سەردانیکەران. بەڵێ ئەم دکتۆرە سازانم لە کلینیکی نیوتریشنەوە لە مەدیکۆ لە گەرتانین. لێرە خەڵکە سەردانمان دەکا فەحسی پێکاتەی جسمیان لە بۆ دەکەین ڕێژەی چەوری و ڕێژەی ئاو و ڕێژەی ماسوولکە دیاری دەکەین. ئەگەر هەر کەم و زیادیەک لە هەر یەکێکیان هەبوو دەتوانین لە ڕێگای خۆراک و لە ڕێگای ریاضە چارەسەریان بکەین. ئێستا ئەگەر پشکنین بۆم بکەن دەبێت هاتم سەردانم بەسەرچاو یەکەم جار ئەمە باڵاتان دەپیوین طبعاً دەبی پێڵاو دانەی و بچی باڵایەکەت بپیوی دواتر کە باڵایەکەت ڕاستە ئەمە دایمن پێمان دەرێن وەکو مەتاڕن زۆر شتمان زۆر پێداویستیمان هەیە دواتر دەچی تەستی ئینبەدی دەکەی ئەوە جیهازەکە کە هەموو ڕێژەی پێکاتی جسمت دیاری دەکات دواتریش تەقریرێکمان دەداتێ ئەزێت نەویسە تقریرێکی لەو جۆرەمان دەداتێ کە دەتوانی هەموو پێکاتی جسمت دیاری دەکات وەتا وەکو ئیمتحانێکی جسمت دەکات و دەرەجەکە دەداتێ لەسەر 100
عادة حفتا بروسرا بدو دقة دبيتن بله اوکی لەگەڵ دکتۆرە ئەو تێستە دەکەین بۆ خۆم دەکەم بزانم چۆنە بزانم لە ڕووی تەندروستیەوە تاوەکو چەند خواردنانێکە خواردیتم طبعاً پێشوەختە بێتەوە بڵێم ماوەی 2 ساڵە تەنە فاست فود دەخۆم بۆ یەکە لە دەرەوە بووم لێرە لە ماڵەوە نیم خواردنی خۆش بخۆم وانە دکتۆرە پێشوەختە پێ دەڵێم ڕێژەکەی زۆر خراپ دەبێت چکە تەنە فاست فودم خواردووە لە ماوەی ڕابردوو لكن ما مشكلەمان نییە هەرچ ڕێژەیەک بێت دەتوانین بیگەڕێنینەوە سەر نۆرمەڵەکەی خۆی بەخێر بێن لەگەڵ بن بزانم تێستەکەی چۆن دەبێت بەڵێ پشکنینەکانم ئەنجامدا ئێستا چاوەڕوان دەکەم بۆی پرینت بێتن و ماوەیەکی کەمی پێویستە دکتۆرە باسی پشکنینەکان بۆ کە بزانم نای بەڕێزت سەفین کاکە سەفین وەزنی تۆ 96 کیلۆ دەرچووە باشە یەکێک لە تەمەن و لە بەزنی تۆ دکتۆرە زۆرە طبيعية لە بۆ جەنابەت هەتا 80 کیلۆ نۆرمەڵە باشە لەو 96 کیلۆیە تقریبا 33 کیلۆ چەوریە کە دەکاتە 135 جسمت تقریبا لە بۆ پیاوان عادەتەن دەبی ئەو نسبەی چەوریە لە 120 تێنەپەڕێنی فەتو ئەو 15 کیلۆیە کە زیادت هەیە زۆربەی لە چەوری زیادە باشە چەوریەکەش لە چەند دەرێ خربوویتەوە زۆربەی لە منتیقەی کەمرت خربوویتەوە باشە بە دەرەجەی دووەم لە قۆڵەکانت ئینجا پێیەکانت وەکو ماسوولکەی باشت هەیە ئەوەش مساعدەمان دەکات ئەگەر بتەوێت وەزندا بگری بە ئاسانی دەتوانی وەزندا بگری وەگەر تەماشای ئەو ڕسمشکەی ئەوە شخصەکی نۆرمەڵە ئەوە شخصەکە پێی دەڵێن چێشی زیادی هەیە بەس بەڵام پێی ناڵێن قەڵەوی مەرحەلەیەک قەڵەوی مەرحەلە 2 مەرحەلە سێشمان هەیە کە لە ڕسمەکەی دیار نییە جەنابەت حالی حاضر لە بیدایەتی قەڵەوی مەرحەلەیەکی ینی خەتەرە ڕێیەکمان هەیە هەتا شینەکەی بگەڕێنەوە باشە وەکو وەزن وەچی گوتم 15 کیلۆ زیادە اینجا چارەسەریەکەی چیە؟ اینجا چارەسەریەکەی لە دەبی لە ڕێی خۆراک و لە ڕێی ریاضەیبی خۆراکەکە 180 ئیشەکەیە با بڵێن 120ش لەسەر ریاضەکەی دڕادەوەستی خۆراکەکان باشتر وایە بە شێوەیەکی عام لە شیرنی و لە چەوری زیان بەخش دوورکەویەوە ینی ئەوانی فاست فودە و ئەوانی خواردنی خێرا خواردنی دەرەوەیە زائیدەن حەلەویات وا باشترە چەند دووربی لێی بەعام دەبی قاپت بە شێوازێکی تەندروست دابش بکەی طبعا لە مودەی با بڵێن 15 کیلۆ بەلایانی کەمەوە 4 مانگەی پێویستە هەتا بێتە خوارێ سەبر ئەمە هەفتانە سۆری مانگانە لە کنمان وا باشترە لە 6 کیلۆ زیاتر دانەبەزێن چونکە ئەگەر وەزنت بە شێوەیەکی سەریع هینا خوارێ بە شێوەیەکی سەریع ئینسان دەگەڕێتەوە جێی خۆی بەڵێ بەڕێزانەوەی بینیتان تێست بوو بۆ جەستەی خۆم کە تاوەکو چەند ئەو خواردنانەی خواردیتم یاخود ئەو ڕۆتینەی کە هەمە تەندروستە بەڵام بەداخەوە وەکو دەزانن دەرنەچم دکتۆرە زۆر سپاس دەکەم لەگەڵم بن زیاتر دەگەڕێن بەڵێ لە گەڕانەکەم بەردەوامم دەمەوێت سەردانی شوێنی زیاتر بکەم و ئەو خزمەت گوزاریانەی کە لێرە هەن پێشکەشی دەکەن پێتوانین نیشان بدەین دەچمە لێرە خزمەت گوزاری پشکنینی چاو هەیە ڕاستەخۆ دەسمەلان سلام علیکم دکتۆرم کاتت باش سلامت بێت پێم بڵێ لێرە خزمەت گوزارێکتان هەیە چ پشکنینێک پێشکەشی سەردانی کەرانتاندا بەڵێ ئێمە لێرە لە گەورەترین پێشانگای تەندروستی کە لە عێراق کوردستان ئەنجام دەدرێت پێشانگای میدیکۆ بەشدار بووینە وەکو سنتەری فێمتۆ بۆ چاو لێرە ئێمە ڕۆژانە ئەو خلالی یعنی لە ماوەی ئەو 4 ڕۆژێک کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشانگاکەیە پشکنینمان زیاتر لە سەدان کەس کردیە ئەلێرە پشکنینی بە خۆڕایی لە پشکنینی چاو وەکە دکتۆرە پێم بڵێ ئەویان ئێستا مەسەلەن ئەویان دەرەجەی هەیە 75 دووربینیە ئەو زۆربەی کات مەسەلەن پێشتاوی غێم دەبینیتن ئەو پێی دەڵێن ئەستیگماتیزم لە دوورەوە غێم دەبینیت بەڵێ ئەوە تەسیری ئەستیگماتیزمە کە هەیەی تەمام و پێویستی بە عینەکیش دەبێ بەکاربێت بە پێی ئەوەی کە پێویستی بە عینەکە بەڵێ بە پێی ئەوەی کە خۆی مشکلی هەیە ڕۆژانە لە دووری کەمەک غێم دەبینیتن ئەوە سای ماندوو کردووە لەبەر ئەوەیە یاخود شتێک دەبێتە هۆکارەوەیکە کادویراسیە یانەوە تا ویلادی شتەکە تووشی بوو بەس هەستی پێ ناکە چکە هەر وەختێک چاوی کەس بکاتەوە دەتوانێت هەموو شتێکی بە نۆرماڵی ببینیتن تەمام خاتون پێم بڵێ لەکەیەوە پشکنینی چاوت نەکردوێتەوە واللهی خۆی ئەو یەکەم جارە پشکنینی چاو بکەم هەستم پێ کرد کە وەکو پێشتر نەمایە اینجا ئەو پێشانگە دەرفەتێکی زۆر باش بوو هەم لێرە بەشدارین و هەم یەکسەر هاتین پشکنینی چاومان کرد بە پێی پشکنینێکەوەت کراوە پێویستە چاویلکەدا ئەکیت ئێتەوە دانین بە قسەی دکتۆرەکەیکەین بە قسەی دەکە یاخود بە قسەیانەکەین دەستیان خۆش بێ باش دەست خۆش زۆر سپاس زۆر سپاس دەستان خۆش بێ لە گەڕانەکەم بەردەوام دەبم
دەمێ سەردانی پێشانگای دیکەی زیاتر بکەم بۆ ئەو کۆمپانیانەی کە لێرە ئامادەن و مەبەستمە لێرە ئەوەی کە گرینگە ئەوەی کە سەرنجڕاکێشە و داهێنانانی کە کراون بۆ ئێوەی بخەمە ڕوو لێرە شوێنێشتر هەیە کە دڵێکی دەستکرد هەیە دەمەوێت قسە لەگەڵ ئەو دکتۆرانە بکەم کە ئەمەیان داهێناوە بۆی بۆ ئێوە بخەینە ڕوو کە ئەم دڵە چۆن کار دەکات و بۆ چ کەسێک پێویستە دام بدرێت لەگەڵ بەڵێ وەکو ئەوەی باسم کرد لێرە لەم پێشانگایە ژمارەیەکی زۆری داهێنان خراونەتەوە یەک لەو داهێنانانەی کە زۆر سەرنجڕاکێشە ئەم دڵە دەستکردەیە کە دکتۆر ئازاد نەجار خستوویەتە ڕوو دەمەوێت بچم لەگەڵ خۆی ڕاستەخۆ گفتوگویەک لەسەر ئەو دڵە بکەم کە لە کێوە ئەو دڵیان دامەزراندۆ و توانێت ئەو دڵە چۆنە بۆ کەسی ئاسایی دەتوانرێ بەکاربهێنرێ و لەسەر چ شتێک تاقی کراوەتەوە دکتۆر زۆر سپاس دەکەم دەمێ بۆ جلە کوردیت باسی و داهێنانە کوردیەمان بۆ بکەین کامەلەکەیەوە دەستان پێکردەوە و ئێستاگەی تۆشتا چ قۆناغێت ئەومە دەست پێ کراوە سویدێ وڵاتی سویدەوە زۆر ساڵن ڕاستی 25 ساڵە سەر کارت کەم تقریبا 14 ساڵە proof of concept حتا متوانی نیشا عالمی بدیم که ئەوە کنسپتێکی ناجەحە دوای 2014 کاری تطویرە وی دیلیمە دەست پێ کرد ڤەرشنا چێکین و نمونە زیادکین و باشتر بکین تا گەشتا و قۆناغا ئێستا کاملە ئێستا سەرکەوتوو بۆ دەتوانرێ بەکاربهێنرێت سەرکەوتە لەسەر جانەوەرە بەکاری نات و ناجح بوو الحەمدلله لەسەر چی بەکارتانێنا لەسەر بەرخی بەلجیکی سەرکەوتوو بوو زۆر چەند ژیا و بەرخە 7 ڕۆژە ژیا بەس هیچ مەتوانی زیاتر بکەین بەس ئیمکانیات تا مختبەری نەبوو ئەو تەجاوزیە زیاد خۆتان دڵەکەتان دەرێنە نەکەوەی کە بەرخەکە مردبێت نەبەرخ نەبەر کێبڵکێمە ڕابستن باسی ئەو دڵە بکەن ئەو دڵە گەورە نیە ئەگەر بۆ کەسێکی ئاسایی دابدرێ یاخود بۆ ئاژەڵن کەبارەکەی مەبەستن زانین دلێ نەساخ ئەوە گەورەترە ئەنی دڵ زۆر گەورەت بێت وەختی نەساغت بێت وەختی گەورەت بێت وردە پیشاوانە پاڵت دەتەن جاختی تو ئەو بینی دەرچێکی مەتەلەن بچوو بکی لە ناو ئەوژی باش نییە لای لازم ئەو حەجمە بکی لە ناو سینگی وجد دوو حەجم هەنە حەجمی هەیە ئەوە حەجمی یەکەم ئەوەژی حەجمی منی هارتە ینی حەجمی بچیکترش ئەوە هەشت لەترۆنی بە دەقێ زەغ دەکردن لە هەر پامپەکێ ئەو 5 باشە قورسایەکەی چەندە زۆر گرانیە بوو 905 غرام پێم بڵێ وە چۆن کار دەکات دڵە چۆن کار دەکات ئەوە وەکی دلێ ینی زۆرێکی دلی سروشتیە بە تەرکی باوی و فەستەجاوی دوو ئۆزەین هەنە ئەوە ئۆزەینە ئەوژی ڤنتریکل ینی بینێ ئەو ئەدرێ خوینێ شوێرە پاڵدن ینی چار جوورە وەکی دلێمە لێرە سەمام هەنە لە ناو ئەو سەمام هەنە ئەو سەمامە کارتکن وەک زەخا خوینێ ئەو پاتریە ئەوە 12 ساعتە ئەوەژی پاترێکی ئیزافیە توانن لەسەر ئەو بێخنە لەسەر ئەوژی 12 ساعتە ئەوت کەفتە لێرە ئەوجی بۆ 12 ساعتی دیتر و توانژی پاتری بە 6 ساعت بگۆرە پێم بڵێ ئەو ئەپڕوف کراوە بۆی بۆ مرۆڤ بەکاربهێنرێتن بەری یەک هەفتی FDA موافقەدا کە تعقیب لەسەر ئینسانی بکەین نە ئێستا بۆ هەر نەخۆشێکی ناتوانین بۆ تعقیبکردن لەسەر مرۆڤی بەری هەفتەیەکە خوشحالی لە پلانتاندا بەکاربێتن ئاسەدا دەستێکی پلانە دەینین و بەس وەختێک دەبێتن ینی سوبە دوز بە چێ نابێت ینی خلال ساڵێکی هەتا هەموو تشت ئامادە بکەین ئەوە خلاسکین هەموو تش بە مەزبوطی چکو بشتێن لەناو ئینسانی خلاسە وەڵا دەمێت سەردانی شوێنێکتر بکەم لێرە وریاگوزاری سەرەتایی خێرا بۆ نەخۆشان ڕاهێنانێکە بۆ نەخۆشان ئەنجام دەدرێت لێرە و کەسانە فێر دەکەن کە ئارەزوی ئەوان لە کاتی دەنگا مەسەلەن بۆ نمونە کەسێک دڵی دەوەستێتن یارمەتی بدەن یاخود منداڵێک ئەگەر شتێک خۆت بدا لە گەروی بژیرێت چۆن دایکەکە دەتوانێت یارمەتی بدە بۆ ئەوەی بە خێرای ڕزگاری بکاتن من دەمێت لەگەڵ خاتون نێرگەز گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بکەم خاتون سڵاوت لێبێتن
خۆتان بناسن و لێرە شتێک پێشکەشی سەردانی کەراتان دەکەن. ئەسما مستانێرگزم سانکویا ئەمریکیا دهوکم کوردستانێ ئەڤروکام یلڤێری ئامادە بووین پێشانگەها مێدیکۆ ئەم نیشە خەلکی خۆت دەین چا مەسەلەن کەسێک جاڵتا لێ دەدن چا CPR بووکەی بۆ کەسێکی مازن بدن یانجی هەروەسا ئەگەر بچیکێکی ساوا بیتن هەناسە نەمینێت شتێک میتە حەفکێدا یانجی CPR چا دێ بوو درستاهیکەی ئەوان تشتان ئەم نیشا دەدەین. باشە ئەو خزمەتگوزاری ئێوە پێشکەش دەکەن زۆر گرینگە. باشە پێم بڵێ تاوەکوێستە چەند کەس سەردانی کردن. geleka seredana me kiri û hez servê van kursa heye me kursê teyn em bêjînê AUKLS du kursek bi wan kesaya ev ê barê tenduristiyê vegirê day kursekî ji bi wan aya ev ê hiç barê tenduristiyê vegirê day nebîtin her kesê vî kursî komplît ket û xilas ketin dibîta xidanê xwe şehadeka materef ya Emerîkî şilayê AHA ve em bêjîn American Heart Association زور کسا یتاتین و حز سر فکرنا CPR بویا و کتب بینی تمرینات کن پرکتس کن سگنه برن نیوا سنگی دادین دسته من ملت من دبیت راست بن و او هاده کن و پشتینگه CPR 1 2 3 و او هاده خیلی کن بەس پێویستە پاڵی پێوەرین یاخود هەر 4 حتا 5 سنتیمتر دەبی بچیتە خوارێ کیر بچێتن و یا گرنگە ئەم دەستی خۆراکێنژی سنگ بلند ببتن داکوب درستاهی CPR بوو ئەگەر بچیکێکێ تشتێک مات حەفکیدا ئەز دامە نابەینە دەستێت خۆ بۆ سەرێوی نزم کەم هۆسا سنگێوی دەڤەکەم نابەینە سنگی دێ بۆ ئەم بە ئینگلیزیت بژینێ چست راست 5 جوانە 1 2 3 4 5 و پشتی هنگی دبی قلبینم دوی نابید بگیرم قلبینم ما دست دی اوها 1 2 3 4 5 سر دبی نزم بتن و بردوام دبی حتی او تشتید حفکی داب در کبیدم ئەگەر نهاتە دەرەوە پێویستە بەردەوام بین یان ئەگەر نەهاتە دەرێ و تو دەدید بچیک بێهۆش بۆ دل ناقوتتن ڕاوستیا دەبی CPR بۆ بکەین. یەک لەو کۆمپانیانەی دیکە کە لێرە بەشداری کردووە ڕایەنان بە کۆمەڵێک منداڵ دەکە بۆ ئەوەی فێری کۆتلاب بن. کۆتلاب شێوازێکە کە ئەو منداڵانە کاری لەسەر دەکەن بۆ ئەوەی پشکرین بۆ زۆرێک لە نەخۆشیەکان بکات. من دەمێ لەگەڵ ئەم لاوانە لەگەڵ ئەم گەنجانە کە هەمویان تەمەنیان لە نێواندا بۆ 12 ساڵە قسەیان لەگەڵ بکەم کە چ داهێنانێکیان کردووە. لەگەڵ خاتوو ڕەنا قسە دەکەم. ڕەنا چۆنی پێم بڵێ تەمەنت چەند ساڵە و چ داهێنانێکت کردووە؟ اوكي من نام رنا كوفانا وتمنم 14 ساڵە و وەکو دەیبن لێرە پرۆژەی AI مۆدڵی برست کانسەر دیتەکشن دروست کردووە کە لێرە ئێمە دەمانەوەی فایلەکان هەڵبژێرنین فایلەکان کراوانە دوو بەش کانسەر و نان کانسەر واتە شێرپەنجە یان شێرپەنجە نییە ئەگە بچینە سەر شێرپەنجەکە ئەگە بچینە سەر شێرپەنجەکە دەیبینە لێرە بە 99.9 واتە بە ڕێژەی 100 پێمان دەڵێ کە شێرپەنجەیە بەڵام بە ڕێژەی 0 پێمان دەڵێ کە شێرپەنجە نییە دڵێن شێرپەنجە لەبەر چی لەبەر ئەوەی کە زۆر گرێ و نیشانەی شێرپەنجەی زۆری تایە وەروانە بەر ڕێژەکە چکە لە ئی شێرپەنجە نیەکە زیاترە ئەگە بچین بۆ سەر نان کانسەر واتە شێرپەنجەی نییە دەبینی لێرە کە بە ڕێژەی 94.3 شێرپەنجە نییە پێمان دەڵێ شێرپەنجە نییە بەڵام بە ڕێژەی 5 پێمان دەڵێ شێرپەنجەیە پشکنینەکە چۆن دەکرێت؟ پشکنینە چۆن دەکرێت؟ ئێمە داتا بە عام کۆ دەکەینەوە بە عام کۆ دەکەینەوە و دەکەینە سامپڵ دوای سامپڵەکان ترین دەکەین و دوای دەکەینە AI مۆدڵ پێم بڵێ لەو تەمەنێکی وا بچووک چۆن بۆ بڕیارتدا بێ خولیای ئەوەتە بوو کە فێری کۆتڵابی و داهێنانی لەم شێوە دروست بکەین من لە دەوری هاوینە دەستم پێ کرد لە مانگی شەشەوات و تا ئێستا بەردەوام هەوڵ دەدەم کە پێش بکەم بۆ کۆدینگ و ڕۆبۆتیکس و AI مۆدڵ کە ئێستا ئیشی لەسەر دەکەم. شتێکی دروست کردووە جگە لەمەیان؟ جگە لەمەیان ئەو پرۆژەم دروست کردووە بە یارمەتی هاوڕێیەکانی ئێرە و زۆر بەنی ئەوە پرۆژەی منە پرۆژەی زیاترم دروست کردووە. وەرە تۆ بۆم واسکە چی دروست کردووە تا چییە؟ من نام ئارانە
پروژه من لەسەر ئۆتۆکار پارکینگە بەڵێ وەرە لە ئاڵان وەرە لە ئەم باسکە ئۆکەی کە ئەم ڕۆبۆتەمان هەیە ئێمە کۆدمان ناوەتێ بۆ ئەوەی شوێنێک بۆ خۆی بدۆزێتەوە بۆ ئەوەی پارکەکە بە یارمەتیدانی ئەڵتراسۆنیک سنسەر وەکو چاوایە سنسەرە لەسەر ئەو خەتانە ڕوا تەنها خۆ دروست کردووە یاخود مامۆستاکان هاوکاریان کردو مامۆستاکان دروستیان کردووە من بەس کۆدم ماوەتێ بەس بنا من و برادەرەکان باش دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم لێرە داهێنانی شترێ ئەوی شێرپەنجەی مێشک دیاری دەکا چۆنی ناوت چییە؟ من ناو میراس عەبدولغەفور عەلی شەعبانە 16 ساڵ میلاد؟ میراس پێم بڵێ چ داهێنانێکتان کردووە چیتان دروست کردووە لێرە؟ لێرە ئەوە پرۆژەی منە ئەم پرۆژە دیار دەکات کە گرێ لە ناو مێشکیان تێدانە ئێستا لێرە ئێماڕاجکانێکی مێشکمان هەیە لەم ئێماڕاجکانەدا گرەی تێدانە چۆن دیارەکە گرەی تێدانە؟ تازە پێ دەڵێم ئێکە دەزانێت کە گرەیەکی تێدانە لێرە نوشتی نۆتی میرێسە نۆتی میرێسە یانی گرەی تێدانە لێرە نوشتی 99.9% یانی 99.9% شوورەکە گرەیەکی تێدانە ئێستا مێشکێکی سەلامەتەوە بەڵێ ئێستا دەیگۆڕم دەکەم ئەیکە گرەی تێدابی لێرە ئێماڕێسکانێکی دیکەمان هەیە بەس لێرە گرەیەکی تێدا اینجا ئەیەکە دەناسێتەوە کە گرەیەکی تێدا و لێرە نووسیتی تومرینسا یانی گرەی تێدا و 100% گرەیەکی تێدا باشە پشکنینەکە چۆن ئەنجام بدرێت چۆنەوە داتانە داخل دەکەین داتامان خڕبم کردووە چەند داتامان هەیە بە ئەیەکە دەدەین ئەیەکەش ترین دەکەین و مۆدلێکی فەر باشە پێم بڵێ تەمەنە چەند ساڵە چۆن بۆ بڕیارەدا فێری شتێکی لەم شێوەیە بی تمام 16 ساڵە و وڵا بەخۆم حەزم لەم شتانە ینی AI و سوفتوێر ئینجینیر شتانە زۆر لە داهاتوو تێ ببیە ئەندازیاری IT یان پزیشک سوفتوێر ئینجینیر سەرکەوتوو بین دەست خۆش بێ مادوو نەبە بەڵێ هەر لە نێوم پێشانگایە داهێنانێک شترەیە یاخود دەتوانە بڵێم پرۆژێکی دیکەیە کە کۆمەڵێک کەس خستویانەتەوە بۆ قوتابیانەی کە لە پزیشکی گشتی دەخوێنن دەمێ ڕاستە خۆ بسمەلایەن کە بزانم ئەو پرۆژەیە چیەکە لێرە دەیخەنە ڕوو سڵاوت لێ بە کاک شاران پێم بڵێ پرۆژەیە چیەکەیەوە لێرە بەخێر زۆر سپاس دەکەم پرۆژەکەی ئێمە لەگە تیمی ڤایرۆم بە هاوکاری لەگەڵ دیجیتال ڤیژن پرۆژێکمان دروست کردووە سۆفتوێرێکمان دروست کردووە بۆ خوێندکارانی پزیشکی گشتی کە بتوانن ترینی لەسەرکەن ڕاهێنانی لەسەرکەن لەسەر نەشتەرگەریەکان و هەروەها ڕاهێنانی پزیشکی دەکەن لەسەر بۆ ناو ئەچیتە واقعەیەکی چۆن دەکرێتەوە لێرەکانی ئەمە ئاخیتە چاوت ئەچیتە شوێنێک شوێنی نێشتەرگەری ئۆکێ کێشەمانێ ئێستا بۆ نمونە من ئێرەکانەیە ئەو کەیسێکم هەیە لێرەکانەیە نەخۆشە دەتوانی لێ ببینینەوە هەمان شتە ئەو سکرینە بەڵێ ئاوا بۆ شێوازەی ئاوا شتەکان جیازەکان هەڵەگری ئەخێتە شوێنی خۆی وە هەروەها لێرەکانەشەوە ڤیددیوەکمان هەیە فێرکاریە ئەنی یارمەتی دەیە کە نەشتەرگەریەکە ئەنجام دەی بەم شێوازە کە هەوڵی نەشتەرگەریەکە ئەنجام دەی ئۆکەی ئەوەی سەر شاشەکەکە و دیمەنی ئەو ژوورەیەکە باڵە بزەبێت ئەوە بەشی ئەناتۆمیەکەیە کە بۆ نەجسمی مرۆڤ توانی ببینی و هەروە بەشی تریشەوە سرجریەکە ینی نەشتەرگەریەکەیە کاتوانی نەشتەرگەری تیا بکەیت باش دەستەکان زۆر سپاس بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینیتان ئەوەی کە خستمانە ڕوو لە نێو ئەم پێشانگایە کۆمەڵێک لەو داهێنان و لەو پرۆژانە بوون کە دکتۆرانی کورد یاخود قوتابیانی پزیشکی یاخود ئارەزومەندانی بواری IT قستبووانە ڕوو لێرە ژمارەیەکی زۆر زیاتری داهێنان هەیە کۆمپانیا دیکە بەرەمی جیکەی جیاوازیان خستووەتە ڕوو لە بواری دەرمان وەکو باسم کرد کە زیاتر لە 150 کۆمپانیا بەشدارن و 45 لەو کۆمپانیانن تەنها کاری دەرمان دەکەن و لە زۆرێک لە وڵاتانە کۆمپانیا دیکە بەشدار بوون ئەوەی من باسم کرد و خستمە ڕوو ژمارەیەکی بچووکی ئەو پرۆژە و داهێنانە نەبوون بە ئومێدم سەکتەری تەندروستی هەرێمی کوردستان زیاتر پێش بکەوێتن هەروەها گەنجانی کورد داهێنانی زیاتر بخەنە پێش و بگەنە ئاستێکی زۆر بەدەست سوپاس کە بینەرمان بوون تا بابەتێکی تر دیدارێکی تر بەخواتان دەسپێرم هەر تەندروست باش بن.